درباره و مجارک و مجارک هری گرنگه تایبت به ماه رمضان پیروز سرفتره و فیدیه و زکات کو مسلمان دوی ساله دا ادا دکن ما میواداریا برس دکتر حسن پشدری بریاردر جواتا بلندا فتوای لهرما کردستان کیه. دکتر شو باش زور سپاس که میوانی کردستان 24 دەمەوێت بپرسم کە ئەم ساڵ لەسەر چ بنەمایەک ڕێژەی زەکات و سەرفترە و فیدیەتان دیاری کردووە دیارە گۆڕانکاری هەیە لەسەر ینی بە چاو ساڵی ڕابردوو لەسەر چ بنەمایەک دیاریتان کردووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پێشەکی شەوێ باش بێ سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و لە ئێوە و لە بینەرانی بەڕێز و کەناڵی تەلەڤیزۆنی 24 لە ڕاستیدا وەکو ئاشکرایە ژیان و گوزەران بە شێوەیەک لە شێوەکان فەرقێکی کردووە لەگەڵ پار بۆیە ساڵی پار کە ڕێژەی سەرفترە 3000 بوو ڕێژەی فیدیەش 3000 بوو بەڵام دوای ئەوەی کە بەپێی ئەو حیساباتە شەرعیانەی کە هەیە دەقرسێندرێ بە ئەو قوت و خواردەمەنیانەی کە بەغاڵبی مسلمانان بەکاری دێنن سەیرمان کرد تا ڕادەیەک بەرز بوونەتەوە نرخەکانیان بۆیە ئەنجومەن دوای ڕاوێژکردن بە خەڵکی پسپۆڕی بازاڕ و بابەتانە بە پێویستی زانی سەرفترە بکاتە 3500 و طبعاً فیدیەش هەر لەبەر ئەوەی تابعی سەرفترەیە چونکە ئێمە لە فتوایەکانمان لەبەر ئەوەی خەڵکی کوردستان شافعی مەذهبن لە مەذهبی ئیمامی شافعیدا نابێت غەیری خواردەمەنی لە زیاتی سەرفترە بدرێ بۆیە دەچینە سەر فتوای مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفەشدا ڕێژەی فیدیە و سەرفترە وەک یەکە بۆیە لە مەذهبی ئیمامی حەنیفە نرخ دروستە بدرێت لە زیاتی خواردەمەنیەکان ئێمەش کە نرخمان دیاری کرد بۆ سەرفترە دەبێت هەمان نرخیش چ نرخێک دیاری کرا هەمان نرخیش بۆ فیدیەی ئەو کەسانی کە بە ڕۆژ و نابن دیاری بکرێ. باشە دکتۆر کەواتە 3500 دینارتان بۆ فیدیە دیاری کردووە یان بۆ سەرفیتە دیاری کردووە پێویستە فەرزە لەسەر کێ ئەم پارەیە بیداتن ئەم سەرفترەیە بداتن لە چ کاتێک بیداتن و بدرێتە چ کەسێکیش؟ بەڵێ خۆی سەرفترە فەرز و واجبە لەسەر هەموو کەسێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ابن عمر ڕیوایەت دەکا بۆمان دەفەرمێ لە صحیحی بوخاری مسلمدا دەفەرمێ فرض رسول الله صلى الله عليه وسلم صاعا من تمر وزبيب وهم خواردەمەنیەکان دوای دەفەرمێ على الصغير والكبير والذكر والأنثى لەسەر نێر و مێ و بچووک و گەورە هەموو سەرێک لە مانگی ڕەمەزاندا ئەمە زەکات و شعیرەیەکی تایبەتیە خوای گەورە فەرزی کردووە لەسەر هەموو مسلمانێک طبعا ڕئیس عائیلەکە لە زیاتی بچووکەکانی مناڵەکانی دەیدات و لە ئەوڵی ڕەمەزانەوە دروستە ئەو سەرفترەیە جێبەجێ بکرێ لە 15ەوە بەو لاوە سونەتە لە ئاخیر شەوی مانگی ڕەمەزاندا واجب دەبێ یعنی واجبە هیچ کەس لە وەختە تەخیری نەکە ئەگەر تەخیری کە بە عوزر بەبێ عوزر گوناهبار دەبێ و لە یەکەم ڕۆژی جەژن بە هیچ شێوەیەک نابێ دوا بخرێ ئەگەر دواخرا ئەو کەسە گوناهبارە ئەمەش لەبەر چی تەشریع کراوە طبعا مەقاصیدی تەشریعکردن و دانان و فەرزکردنی سەرفترە ئەوەیە کە هەژاران و فەقیران وەکو خەڵکی کە بەشدار بن لە خۆشیەکانی جەژن ئەو پارە و شتێکیان بێتە دەست خۆیان و ماڵ و منداڵیان بتوانن سوود لە جەژنەکە وەربگرن وەکو ئەو خەڵکانەی کە جەژن دەکەن ئەوانیش جەژن بکەنەوە. باشە دکتۆر ئەوانەی وەردەگرن کێن ئەوانەی وەردەگرن کاتەکەی دەبن لەو سەرفترانە لەو پارەی سەرفتەیە بەڵێ وەرەکانی ئاینی ئیسلام ئەوانەی کە شمۆڵن بۆ ئەوەی وەریگرن بەڵێ هەشت جۆرە کەسمان هەیە شەریعەت دیاری کردووە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمی إنما الصدقات للفقراء والمساكين والغارمين هەتا ئاخری ئاەتەکە هەشت صنف دیاری دەکات یەکەمیان ئەو کەسانن کە هەژارن هەژاریەکان ئەوەندەیە ئاخیر دەرەجەیە کە هیچ شتێکیان نییە دومیان ئەوانن کە میسکینن ئەوانش کە جۆرە کەسانێکن کە ماڵیان هەیە یان دەستکەوتی مانگانەیان ڕۆژانەیە هەفتانەیان هەیە بەڵام دەستکەوتەکەیان بەشی پێداویستیەکانی ژیانیان ناکە
و هەروەها بۆ ئەو کەسانەیە کە قەرزدارن قەرزەکانیشان بۆ ئیسراف و بۆ زیادەڕەوی نەکردووە وطبعا ئەو کەسانن کە مەسەلەن قوتابین لە شارێک بۆ شارێکی کە ناتوانن بگەڕێنەوە یان پارەیان لێ دەبڕێیان پارەکەیان بەشیان ناکە و هەروەها ئەو کەسانەی کە هەندێکیشان لەو سینفانە بەپێی پێشکەوتنی کۆمەڵگا جاری وایە نەماون ئێستا مەسەلەن یەکێک لەوانە ئازادکردنی بەندەیەک عەبدێک کە جاران هەبووە ویستی بێتی خۆی ئازاد بکە ئەو زەکات و سەرفترەیە توانیوێتی وەربگرێ و هەروەها لە پێناوی خوا و سەبیلی الله و غەزا و جیهاد و دەعوە و بانگەوازی ئیسلامیش دیسانەوە بۆ ئەوانەش دەدرێت جا وەلحاصڵ فەقیر و هەژار ڕوکنی سەرەکین فەقیر و میسکین ڕوکنی سەرەکین لە وەرگرتنی زەکاتی سەرفترە یان زەکات بەگشتی بە تایبەتیش زۆر باشە. باشە دکتۆر با باسی زەکات بکەین ینی دەمەوێت بپرسم کە ئێوە دەزانن لە هەرێمی کوردستان ساڵانە ئەو زەکاتەی دەدرێت چەندە و بۆچی هیچ ناوەندێک نییە بۆ کۆکردنەوەی زەکات تاوەکو دواتر بەسەر کەسانی شایستە یاخود ئەو ماڵانەی کە پێویستیان پێیانە دابەش بکرێتەوە بەسەریان دانی تا ئێستا دەزانن کە هەرکەس لای خۆیەوە زەکات ئەدا بە کەسێک کە بە شایستەیە زانێت. بەڵێ لە ڕاستیدا چەند پرۆژەیەک پێشکەشکراوە بۆ وەزارەتی ئەوقاف تا قۆناغێکیش ڕۆیشتووە و پرۆژەیە کە سندوقی زەکات بەڵام بەداخەوە تا ئێستا بەڕاستی لایانی پەیوەندیدار وەکو پێویست نەهاتووە بەدەم ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە کۆکردنەوەی زەکات لە سندوقێکدا و ناو نووسکردنی هەژاران و فەقیران لە دیوانێکدا لە شوێنێکداوە ئەنجا بە پێی ڕێکار و ڕێسایەکی تایبەتی بدرێت بەو خەڵکانێک کە مستحقن چونکە زۆر کەسەیە مستحقی ئەو زەکات و سەرفترە نییە کەچی وەری دەگرێت. دکتۆر هەر لەسەر زەکات ئێوە بڕیارتان داوە هەر کەسێک ئەگەر 7,200,000 هەبێتن ساڵێکی بەسەردا بچێتن پێویستە بۆ هەر ملیۆنێک 25,000 بدرێتن. باشە ئەگەر کەسێک موچەخۆر بێتن پارەکەی لە ماڵەوە هەری گرتە بێتن ینی بەشەکەی خۆی خواردە بێتن و بەشێکیشی ما بێتەوە زیاتر لە 7 ملیۆن و 8 ملیۆنی ما بێتەوە لەم موچەخۆرەش کە پارەکەی لە ماڵەوە هەری گرتووە بە هەمان شێوە زەکاتی لێ دەدرێتن زەکاتی لەسەر واجبە خۆی دەبێ هەر 8 ملیۆنەکەی یان هەر 7 ملیۆنەکەی هەر هەمووی بە یەکەوە ساڵی تەواوی بەسەردا سوڕابێتەوە ئینجا زەکاتی تێدا واجب دەبێت چونکە شەرتی زەکات دوانە یەکەمیان بگاتە و ئەندازەیە کە دیاری کراوە دووەمیان ساڵی تەواوی بەسەردا بسوڕێتەوە موچە خۆر زاریوان مانگایانە دایدەنێت لەوانەیە هەمووی بە یەکەوە ساڵی بەسەردا نەسۆڕێتەوە بۆیە ئەوە ئەو موچە خۆرە ئەگەر مانگ بە مانگ دای نابوو زەکاتەکەی واجب نابێ هەتا بە تەواوی 7,200,000 ساڵی تەواوی بەسەردا دەسوڕێتەوە. زۆر باشە دەربارەی زێر زۆر جار باز دەکرێتن دەرێ ئەو ئافرەتانەی کە زێڕیان بۆ خۆیان کڕیوە حتمما ساڵی بەسەردا دەچێتن ئەمەش زەکاتی لێ دەکەوێتن یاخود تەنها ئەو زێرانەیە کە معاملەی بەردەوامی پێدا دەکرێتن بە هەمان شێوە بۆ زێر چەندتان داناوە. بەڵێ زێڕی ئافرەتان بە هیچ شێوەیەک زەکاتی تێدا نیە زێڕێک کە ئافرەت وەکو خوشڵ و خاڵ و جوانی بەکاری بهێنێت هەر چەندێکیشی بێت و بۆ کڕین و بەس نەگاتە حەدی ئیسراف پارچەیەک لە پارچەکانی نەگاتە مەسەلەن 200 مسقال مەسەلەن پارچەی وا گەورە نەبێ بگاتە حەدی سرف و ئیسراف یان خرخاڵێکی مەسەلەن 150-200 مسقال بێ یان پشتێندێکی وای هەبێت 200 مسقال بێ ئەو کاتە زەکات لە هەر هەمووی دەکەوێت لە عورف دەرنەچێ و هەروەها ئەو زێڕەش لە جیاتی پارە داینێ بۆ جوانی و بۆ جوانی خۆی کڕی بێتی بۆ مناسەبات بەخۆیەوە بکات هەڵی بگرێت نەک لە جیاتی پارە و کۆکردنەوەی پارە زێڕی کردبێتی وایە دەڵێ وەڵام من با پارە نەبێت چکە پارە هەردەخورێت نە ئاوانە و مەسەلەی نیسابی زێر طبعاً وەکو عەرزم کردی زێر وەکو خۆی ئاوا زەکاتی تێدانی کە خشت و خاڵ بێ بەڵام ئەوانەی زێڕنگرن زێر دەکڕن و دەفرۆشن و یان جاری وا هەیە پارچە زێڕێک لە ماڵەوە دادەنێ دەڵێ با پارە نەبێ ئەوانە زەکاتیان تێدا 20 مسقال زێڕی هەبێ زەکاتی لێ دەکەوێت ئەو جۆرەیان. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر حەسەن پشدەری بڕیاردەری ئەنجومەنی باڵای فتووە زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.